دەستیان خۆش بەکەم فێر کرد بە پۆلی 4. ئەتەوێ یەکەم وانە چی بخوێنی؟ کوردی زیری شتێ؟ ئەمڕۆ زەنگی ساڵی خوێندن لە مەکتەبی مەڵکەنی لە شاری سلێمانی لێدرا و ئەوەی کە هەیە لێسەدا مامۆستایان و بەرپرسان و قوتابیان لە قوتابخانەکەن و سەرقاڵی ئەو مەراسیمان کە ئەمڕۆ بە بۆنی دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە دەستی پێکردووە. لێرە ژمارەی زۆر لە مامۆستایان و قوتابیان لێرەن کە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن مامۆستا سڵاوی لێ بێم کاتەوە باش هەستە چۆنە کام ساڵ دەستا کردوێتەوە بە خوێندن و قوتابیەکان نبینیتەوە. زۆر خۆشحاڵە بم پرۆسەیە، بەڵام هیوادارم کە پەکی نەکەوێ، هیواداری پەکی نەکەوێت. بەنیازت داوام بکەن ئیشەڵڵا ئەگەر شایستەکانمان جێبەجێکرێ بەڵێ. قوتابیانمان پرسی زۆر دڵخۆشن بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن. بۆ مامۆستایان چی ئەمە؟ ئێمەش دڵخۆشین، ئێمەش وەکو قوتابەکان دڵخۆشین، ئەرکی خۆمان جێبەجێکەین، بەڵام لە کاتێکا کە مافەکانمان بدرێ. دەستەکانە خۆش دەستی تۆش خۆش بێت. چۆنی؟ ناو چییە؟ کاکۆ پۆلی چەنی؟ 3 بۆ 4 دەرچم. واتە لە پۆلی 4 داوامەکەی. دڵخۆشی کەم ڕوو قوتابخانە ناکرێتەوە؟ چوانەیە کە حەز لێیە؟ شوانێکی خۆشم لەگە قوتابخانە ناکرێتەوە. دەست خۆش بۆ تۆ. چۆنی تۆ؟ تۆش لە پۆلی 4 دەرچم بۆ 5. دەچووی بۆ 5. بەڵێ دڵخۆشی بە قوتابخانە؟ بەڵێ. ڕفیقەکان چ کامیانە بینیەوە چی پێوتن کە بینیتن؟ ئەڵایی ساڵی خوێندن زۆر خۆشە، مامۆستاکانیشمان باشە بۆمان، لەبەروی سەعی جوانمان پێکات و زیرەکە بێن پێی. دەستەکانە خۆش بێ بەڵەوەی کایبینن ئەمە ئەو منداڵانە کامڕۆ هاتوونەتەوە بۆ قوتابخانە. چۆنی تۆ؟ ناو چییە؟ ئارینە لە پۆلی چەنی؟ 4. 4. دڵخۆشی بە قوتابخانە کراوە ئەمڕۆ؟ بەڵێ. چی بە مامۆستەکان تاڵێ؟ دەستیان خۆش بەکەم فێر کرد بە پۆلی 4. ئەتەوێ یەکەم وانە چی بخوێنی؟ کوردی زیری شتێ؟ دەست خۆش بێ بەڵێ ئەوەی کایبینن ئەمە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بە پێیەوەی کە وەزارەتی پەروەردە دیاری کردبوو کە ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە هەرێمی کوردستاندا و لە شاری سلێمانی یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا